طبعا بدعة چەند حديثي لەسەر هاتووە حەزەکەن بە حەدیثەکانتان عرض بکەم کە زۆر گرنگە بزانین بدعة ئەسڵەکەی لەکوێوە هاتووە. من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. هەر کەسێک شتێک پەیدا بکات شتێک دابهێنێ لەم دینەی ئێمە کە خۆی لەم دینە نییە شتەکە ئەو دای ئەهێنێ و پەیایەکە ئەفەرمێ ئەوە وەرنەگیراوە فهو رد عليه. دوهم من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. هەر کەسێ کارێک بکە کە فەرمانی ئێمەی لەسەر نەبێ بەڕاستی وەرنەگیراوە. هەروەها لە دوای ئەوە حەدیثێکی ترمانەیە فەرمێ فإن خير الحديث كتاب الله. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆربەی جار لە وتارەکانی سەرەتای وتارەکانی ئەم حەدیثە ئەفەرموو ئەیفەرموو فإن خير الحديث كتاب الله. باشترین کەلام قورئانە و باشترین ڕێباز ڕێبازی محەممەدە صلی الله عليه وسلم وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم. ئەی خراپترین شت چییە؟ خراپترین ڕێباز چییە؟ خراپترین ڕێگا چییە؟ وشر الأمور محدثاتها. خراپترین ڕێگا ئەوەیەک ئەو شتە تازانەیە کە ئەو لادانانەیە لە دینی ئیسلام لە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پەیدا بێ. وكل بدعة ضلالة. وهموو لادانێک بەڕاستی بدعەیە و گومڕاییە و سەرلێشێوانە. هەر لە دنیا قوڕەکە بەسەر خاوەنەکانیە چونکە لە مەنهەجی خوا لادەوە شتێکیش لە مەنهەجی خوا لایدا بەڕاستی قەت بەختەوەری بۆ خاوەنەکانیان ناهێنێ و لە قیامەتیشا سەرشۆڕیە لە ڕۆژی قیامەتە لە بەرامبەری خوا و لە بەرامبەری پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم. هەروەها ئەم حەدیثەی تریش لەم بەرەوە هاتووە عليكم بسنتي وسنة الخلفاء المهديين الراشدين. دەست بگرن لە سنەتی منەوە و سنەتی خەلیفە ڕێپیشاندراوەکان ئەوانەی کە ڕێنماییکەری مسلمانانن. تمسكوا بها دەستی پێوە بگرن وعضوا عليها بالنواجز حتى ئەتوانن بەدگانەکانتان بە کاکیلەکانتان قەپی پیا بکەن لە دەستان دەرنەچێ. وإياكم ومحدثات الأمور. ئامان وریای شتە تازەکان بن ئەو شتە تازانەی کە لە دینە پەیا بێ. فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة. هەموو شتێکی تازە بدعەیە و هەموو بدعەیەکیش گومڕای و سەرلێشێوانە. با ئێستا بڕۆینە سەر پێناسەی بدعە. بدعە چییە؟ بدعە خۆشەویستەکانم هەر عەقیدەیەکە هەر بیر و باوەڕێکە هەر عیبادەتێکە کە خوای تەعالا شەرعی نەکردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەرعی نەکردووە لە دینە. هەر عەقیدەیەکە هەر پەرستش و عیبادەتێکە کە خوای تەعالا شەرعی نەکردووە لە دینە. طبعا ئێمە لێرە باس لە دین ئەکەین خۆشەویستەکان ئێمە باس لە دین ئەکەین. لە مەسائلە دنیایەکانە ئەسڵ تایە ئیباحەیە لە مەسەلەی شەریعەتە عەقیدە و عیبادەت و ئەمانە ئەسڵ تایە تحریمە ئیلا ئەبێ بە بەڵگە. یعنی هیچ کەسێ بۆی نییە شتێک دابێنێ ئیلا ئەبێ بەڵگەی هەبێ. بەڵام لە شتە دنیایەکانە ئەسڵ تایە ئیباحەیە. ئەمە زۆر گرنگە ئێمە بزانین. هەنێ مسلمانان ناتوانن ئەم فەرقە بکەن. هەنێ لە مسلمانان تا ئێستا ئەم فەرقەیان نەکردووە لە بینی ئایا بدعە لە مەسائلە دینیەکانە مەسئلەیەکی ترە لە مەسەلە دنیایەکانە مەسەلەیەکی ترە. لە دنیایەکانە بدعە دروستە ئیلا مەگەر بەڵگەیەکە بێ حرامیکە. بەڵام لە مەسەلە دینیەکانە بدعە دروست نییە ئیلا هیچ شتێکی تازە دروست نییە ئیلا بە بەڵگەی شەرعی. هیچ کارێک هیچ کردارێک إلا ببلغي لسر هبه. الابتداع لا يكون في العادات لأن الأصل فيها الإباحة. معلومة واني براكان كوابو اسم ملخصكي بيناسي بدعة بملخصي هي ما أحدث في الدين بعد الكمال. هرشتكي تازية لدينا هرشتكي داهن راوة لدينا دواي أو دين كامل بو أو بيت دروسي كات. هي ما أحدث في الدين بعد الكمال من طريقة مخترعة تضاهي الشريعة الغراء. هر طريقة كداهن راو هر ربازي كداهن راو كتضاهي يعني
لا ساي شريعتي خواكاتوا بقصد التعبد والتقرب إلى الله تبارك وتعالى بقصد أويك أبراك معك نيت يويك لخوا خوي نزيكاتوا كوابو بدعة لبرامبريا شي هي سنة بدعة لبرامبريا سنة هي سنة إنسان بانك بو رقاي هداية بو رقاي نجاة الرزقاري بو رقاي سرفرازي بو رقاي راستقيني خواهي پروردگار كإنسان برو بهشت با برو رزامندي خواهي پروردگار أيبا بو بهشتكي طبعا هتاي لبرامبرا بدعة معناها بدعة حرامة گمڕاییە سەر لێشێوانە ئینسان بەرەو ئاگری جەهەنم ئەوە ئینسان لە ڕێگای خوا دوورە خاتەوە ئینسان لە ڕەحمەتی خوا دوورە خاتەوە ئینسان لە بەهەشت دوورە خاتەوە و ئەیبا بەرەو جەهەنم خوا پەنامان بدە